بەرزان وە قسەکردن لە سەرهەوڵەکانی کردنەوەی مزگەوت لە مانگی پیرۆزی ڕەمەزان و هەوڵەکانی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی لەم بارەیەوە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا ئاسایی سەرۆکی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستانمان کردووە. دکتۆر سڵاوتان لەبێت، سپاس بۆم دەرفەتەی بەڕێزتان. دەمێ بپرسم کە هیچ هەوڵێک لە ئارادا هەیە بۆ کردنەوەی دەرگای مزگەوتەکان لە ئێستادا؟ بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. بە حقیقەت لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی و لە کەسایەتی و خەڵکی موسڵمانی کوردستان داوای کردنەوەی مزگەوتەکانیان کردووە. بۆیە ئێمەش وەکو یەشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان سەرجەم هەوڵمان داوە سەرجەم ئەو پێشنیار و ڕاو بۆ چوونانە بگەین لەلایەنی پەیوەنددار تاوتوێ بکرێ، بزانین بە شێوەیەک لە بواری تەندروستیەوە بە شێوەیەکی سەحیەوە ئەو مزگەوتانە بکرێنەوە. بەڵام دەمەوێت لێرە هەڵوەستەیەک بکەین. ئەم بابەتە بابەتێکە پەیوەستە بە تەندروستی گشتی، ناکرێ ئێمە بە شێوەیەکی عاتفیانە و بە شێوەیەکی سۆزەوە سیر بکرێ. مزگەوت هەموو کاتێک لە هەرێمی کوردستان جێگای ڕێز و تەقدیر بووە، خەڵکێکی یەکجار زۆریش لە هەرێمی کوردستان بۆ پەڕی ڕێز و حورمەتەوە هەڵس و کەوتیان لەگەڵ مزگەوت کردووە. ئەگەر ئینسان بە ویژدانانەش بڵێ هەتا لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتیش هیچ گرفتێکیان لەگەڵ مزگەوت نەبووە. بۆیە ئەو کاتەی لە سەرەتای دروستبوونی ئەم بارودۆخەی کە کوردستانیشی وەکو بەشێک لە جیهان گرتەوە لە بواری تەندروستی بە پێویست دانرا بۆ ئەوەی کەمترین بەریەکەوتە هەبێ، پێشنیاری داخستنی مزگەوتەکان و ڕاگررتنی نوێژی بە کۆمەڵ و نوێژی هەینی ئەنجامدرا. بۆیە ئەو پێشنیارەش دژ نەبوو لەگەڵ بنەما سەرچەکانی ئیسلام، لەگەڵ مەقاصدی شەریعە، لەگەڵ پاراستنی گیانی مرۆڤ کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر داکۆچی و تاکیدی لێەکە ئەوەیە ئەبینین لە سەر جیهانی ئیسلامی لە زۆربەی زۆری هەرە وڵاتەکان ئەوە پەیڕەو کراوە. بۆیە ئێستا کە خەریکە وردە وردە ژیان ئاسایی بیتەوە، هاوڵاتیان چاویەوەیان هەیە کەەوە مزگەوتەکان بکرێنەوە. بۆیە قاعیدەیەکی ئوسولیشمان هەیە کە زانایانی فقهی ئیسلامی ئەڵێن الضرر لا يزال بالضرر، یعنی زیان بە زیان چارەسەر ناکرێ. ئەگەر بێت و مەترسی ئەم نەخۆشیە یان ئەم ڤایرۆسە هەرما بێ لەسەر کۆمەلگای ئێمە، ناکرێ ئێمە پێداگیری لەکردنەوەی مزگەوتەکان بکەین. یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان ئەوان چی دەڵێن؟ هێشتا کۆرۆنا مەترسی لەسەر هەرێمی کوردستان ماوە؟ ئەگەر ئەم مەترسی ماوە دەرگای مزگەوتەکان نەکرێنەوە پێویستە بە داخراوی بمێنەوە، حتمما هاوڵاتیان ئەم پرسیاران هەیە بۆچی بازاڕەکان و شوێنە گشتەکانی دیکە کراونەتەوە؟ ناکرێ برای من، یەکەمیان مەترسیە و نەخۆشیە من ناتوانم دەستنیشانی بکەم، چونکە لە سەرەتاوە ئێمە ئەومان ڕاگەیاندووە فەسەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون، یعنی ئاینی پیرۆزی ئیسلام پێمان ئەڵێ لە ئەهلی اختصاص پرسن. بۆیە مەترسی ئەو نەخۆشیە بواری تەندروستی ڕۆنی کردوتەوە بۆ ئێمە لە سەرەتای ڕاگررتنی مزگەوتەکان. ئێستاش پێویستە وەزارەتی تەندروستی لایەنی تەندروستی ڕۆنکردنەوە بدا لەسەرەوەی ئایا ئەو نەخۆشیە مەترسی ماوەیان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەگەڕێتەوە سەر ئەو راپۆرتەی کەوا بەیانی وەزارەتی تەندروستیان تیمی تەندروستی تەقیمی ئەو بارودۆخەکە لە کۆبوونەوەی لەژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کە ئەوان تەقیمەکەیان تەقیمێکی ئیزابی بێ، دەکرێت دەرگای مزگەوتەکان بکرێتەوە. ئێمە خۆمان وەکو یەکێتی زانایان لەگەڵکردنەوەی دەرگای مزگەوتەکانین، بەڵام بە کۆمەڵێک ڕێکاری تایبەت، چونکە دەمانەوێت ژیانی هاوڵاتیانی کوردستان پارێزراو بێ. ئەمە لەلایەک لە دیوێکی تر ناکری ئێمە مزگەوتەکان هەرگیزا و هەرگیز بەراورد بکەن لەگەڵ بازار و شتەکانی تر، لەبەرچێت چونکە بازارەکان ژیانی خەڵکی لەسەر ڕاوەستایە لە دیوێک. لە دیوێکی تریش ئەو بەرکەوتەی لە مزگەوت هەیە زۆر جیاوازە لەگەڵ دیوەکەی تر. باو خەڵکەی کە دێتە مزگەوت لەوانەیە خەڵکێکی تایبەتمەندی بێ، لەوانەیە بەتەمەن بێ، لەوانەیە مەناعی زەعیف بێ، یعنی ناکرێ ئەو بەراوردکردنە هەموو جارێک کە زۆر جارە لەگەڵ یەکتر بەراورد دەکرێ. ئەو بەراوردکردنە پێم وایە لە جێ خۆی نییە، لە قۆناغێکی هەڵەیە، بەڵکو دەبێ ئێمە واقعیانە بیر لە حالەتەکە بکەینەوە. ئەگەر لایەنی تەندروستی بە پەسەندی بزانی کەوا مزگەوتەکان بکرێنەوە، زۆر ئاساییە مزگەوتەکان بکرێنەوە بۆ کۆمەڵی ئەو ڕێکاری کە ئەوان دایانێن بۆ ئەوەی کەمترین بەریەکەوتن هەبێ، چونکە ئەم بابەتە بابەتێکە پەیوەستە بە ژیانی خەڵک، بە گیانی خەڵک، بە ڕوحی ئینسان. ناکرێ ئێمە لە پێناوی ئەنجامدانی خێری نوێژێک ئێمە هەوڵ بدەینکەوە ژیانی تێکڕای کۆمەڵانی خەڵک بکەویتە مەترسیەوە. ئێمە قاعیدەیەکی تری ئوسولیمان هەیە، دەرێ الضرر الخاص يتحمله بالضرر العام، یعنی
ینی ئێمە لە پێناوی ئەوەی کەوا زەرری گشتی ڕوونەدا تەندروستی گشتیمان سەلامت بێت پێویستە هەوڵ بدەین کەوا تحملی زەررە تایبەتێکی خۆمان بکەین بۆیە ئەم بابەتە قسە و باسێکی باشی لێکراوە لەگەڵایەن پەیوەنددارەکان قسە کراوە هەم لە بواری تەندروستی هەم لە بواری ئیداری هەم لەگەڵ وەزارەتی ئەوقاف بڕیاریان داوە پێشنیارەکانی ئێمە وەکو یەکێتی زانایان لەگەڵ لێژنەی باڵای کۆڕۆنا تاوتوێ بکەن تەقیمی بارودۆخە تەندروستیەکە بکەن ئەو کات ئەوان ئەتوانن لەسەر ئەو تەقیمی بارودۆخی تەندروستی بڕیار بدەن لەسەرکردنەوەی مزگەوتەکان یان بەردەوام بوونەکەی. دکتۆر حتمما ئەگەر بێت و لانی تەندروستی ئەهلی ئەم ذیکرن حتمما ئەوان شارەزاترن کە بڵێن دەبێت درێژەی پێ بدرێ دەرگاکان نەکرێنەوە حتمما دەبێت نەکرێنەوە بەڵام پێشتر ئەم پرسیارەم کرد بەریەکەوتن هەر بەریەکەوتنە هاوڵاتی لە ناو مزگەوتدا بەرێککەوێ یاخود لە دەرەوەی مزگەوت لە بازارەکان بەریەکەوێ پێتان وانییە کە هاوڵاتیان تێبینیەکیان لەسەر حکومت بۆ دروست دەبێت لەسەر بەرپرسان بۆ دروست دەبێت لەم ڕوانگەیەوە کە بۆچی دەرگای مزگەوتەکان ناکەنەوە بە تایبەت لەم مانگە پیرۆزەی کە ڕەمەزان چەند ڕۆژێکی دیکەی ماوە کە مزگەوتەکان یەکجار پێویستن بۆ پەرستشی نوێژ خوێنان. برای من پێویستە ئێمە واقعیانە قسە بکەین ئەگەر بێت و ڕووە دینیەکەمان بووە شتێکە ڕووە عاتفیەکەشمان بووە شتێکی ترە لە ڕووە دینیەکە هەتا ئەم بڕیارە هەبێ هاوڵاتیانی کوردستان هیچیان گوناحبار نین بە هیچ شێوەیە گوناحیان ناگاتێ لە ئەنجام نەدانی نوێژی هەینی لە ئەنجام نەدانی نوێژی هەینی چونکە نوێژی هەینی فەرزە ئەوانی تری باقی دیکە هەمویان سونەتن لە ماڵەوە جێبەجێکرێن بۆیە لە مەسەلە شەرعیەکەوە هاوڵاتیانی کوردستان ئەگەر بێت و تافترەیەکی تریش مزگەوتەکان نەکرێنەوە هیچیان گوناحبار نین چونکە عوزرێکی شەرعیان بەدەستە ڕێگریەکێ ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی عەلەیهی بە هەموو جارێ لە زیندانە بوو ڕۆژی جومعە دەچوە پێش دەرگای زیندان کە پاسەوانەکان ڕێگای پێنەدا دەیگو خودایە هاتم بۆ ئەوەی نوێژەکە بکەم نوێژی هەینی ئەنجام بدەم بەڵام مەعزورم لەبەر هەندێ خۆت ئاگاداری بۆیە پێویستە ئێمە لە ڕوانگە دینیەکەوە ئەو هاوڵاتیانی کوردستان ئەو ڕاستێ بزانن هەتا ئەم کۆرۆنایە مابێت و بڕیارەکە کار پێکراو بێت هیچ لە ڕوو شەرعیەوە گوناحبار نین. خاڵی دووەمی پرسیارەکات خەڵک ئەو نیگەرانی لە حکوومەت لێ دروستە بێ پێویستە وەزارەتی تەندروستی متمانە بە خەڵک بێنێت و قناعەت بە خەڵک بێنێکەوە مەترسیە و نەخۆشی هەرماوە پێویستە وەزارەتی تەندروستی ئەوە ڕۆم بکاتەوە ئەو بەریەکەوتەی لە مزگەوتن چۆنە ئەو بەریەکەوتەی لە بازار و مارکێتەکان چۆنە بۆیە ئەوە ئەرچیوانە ناکرێ من تەداخولی ئەرچیوان بکەم و بەریەکەوتنەکەیان شی بکەمەوە ناکرێ ئێمە عاتیفیانە تەماشەی بابەتەکە بکەین و بکەوینە ژێر عاتیفەی کۆمەڵی خەڵک ڕاستە خەڵکێکی یەکجار زۆر ئەو داخوازەی هەیە و مافی خۆشتان ئەم داخوازێ بکەن چونکە خەڵکی ئێمە ئابەندووە لە مانجی ڕەمەزانی پیرۆز بە بەردەوام هاتووە مزگەوتەکانی کردووە زۆربەی زۆری تاعات و عیبات و خواپەرستیەکانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە مزگەوتا بە ئەنجام گەیاندووە لێرەش بە دەرفەتی ئەزانم پڕ بەدڵە من سوپاسی مامۆستایانی ئاینی کوردستان بکەم سوپاسی هاوڵاتیانی کوردستان بکەم کە تحملی ئەم بارودۆخەی داخستن و ڕاگررتنی مزگەوتەکانیان کرد چونکە ئەم بڕیارە بوو مامۆستایانی ئاینی بڕیارێکی یەکجار قورس بوو بەڵام لەبەر گەورەی بابەتەکە لەبەر پاراستنی گیانی مرۆڤ تحملی ئەم بارودۆخەیان کرد و بڕیارەکەشیان دژی نەوەستانەوە بە بڕیارێکی شەرعی و گونجاو لەگەڵ مەقاصدی شەریعی ئیسلامیان لێکدایەوە بۆیە ئیمڕۆ کە هەستەکەن وردە وردە ژیان خەریکە بەرەو ئاسایی بوون ئەڕوات مافی خۆیتیان داوا بکەن بەڵام بڕیاری یەکلاکەرەوەی کردنەوە و نەکردنەوەکەی دەگەڕێتەوە سەر تەقیمی تەندروستی بۆ بارودۆخی ئێستای کوردستان. دکتۆر عەبدوڵڵا وەکو کۆتا پرسیار بۆ بەڕێستان سبەی راپۆرتی لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی کۆڕۆنا دەخرێتە ڕوو کە پرسەکە یەکلا دەکرێتەوە لە ئەگەری ئەوە یەگەر هات و دەرگای مزگەوتەکان بەداخراوی هەڵدرانەوە تاو کاتێک کە ئەوان دیاریان کردووە یاخود دیاری دەکەن چیتان هەیە بۆ هاوڵاتیان یاخود بۆ ئەو مامۆستا ئاینیە بەڕێزانەی کە زۆر شەیدای کردنەوەی دەرگای مزگەوتەکانن و زۆر چاوەڕێی کردنەوەی دەرگای مزگەوتەکانن ئامۆژگاری ئێوە کوێچەتی زانانی ئاینی ئیسلامی پیرۆز چییە؟ بەحقیقەت دەڵێن ئێمە وەکو یەکێتی زانایان هەموو هەوڵی خۆمان بەکار هێناوە لەگەڵ لایەنی پەیوەنددار بۆ ئەوەی بتوانین بە کەمترین
بەریەکەوتن مزگەوتەکان بکرێنەوە خەڵک لە عیبادەت و خواپەرستن لە مانجی ڕەمەزانی پیرۆزە بتوانێت وەکو ساڵانی ڕابردوو لە مزگەوتە بە ئەنجامی بگەینێ بە شێوەیە کەوا تەسیر لە گیانی خەڵک نەکات گیانی خەڵک نەکەوێتە بواری مەترسیەوە بەڵام لە حاڵەتێکە خوانە خواستاری مزگەوتەکان نەکرانەوە یان بواری تەندروستی بارودۆخەکەی پێگونجاو نەبوو پێویستە هەمومان ئاراممان هەبی سەبرمان هەبی چونکە مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی سەبرە مانجی تەحمولە مانجی دام بە خۆداگرتنە هەوڵ بدەین ماڵەکانی خۆمان بکەینە مزگەوت بەشێک لەو عیبادەتەی کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزە لە مزگەوتەکان ئەنجامماندا لەگەڵ ماڵ و مناڵی خۆمان ئەنجام بدەین جەماعەتەکان تەراویحەکان لە ماڵی خۆمان لە ناو خێزانی خۆمان بە ئەنجام بگەینین چونکە هەتا کۆمەڵێک فرمودەی پێغەمبەری خوا هەیە صلی الله تعالی علیه وسلم دەفەرمێ ماڵەکانی خۆتان مەکەنە گۆڕستان عیبادەتی تێدا ئەنجام دەدەن هەر بۆ زانیاری مسلمانان و هاوڵاتیانی کوردستان لە لای ئیمامی مالک مندوبە نوێژی تەراویح لە ماڵەوە بکرێ یعنی بە پەسەندی زانیوە نوێژی تەراویح لە ماڵەوە بکرێ بۆ ئەوەی لە ماڵی خۆشت بەشێک لە عیبادەتەوە هەبی بەڵام تاکیدی ئەکەمەوە ئێمە خوازیاری مزگەوتەکان بکرێتەوە لەگەڵکردنەوەی مزگەوتەکانین هەموو هەوڵێکمان بەکارهێناوە هەموو جۆرە ئاسانکاریەک و ڕێکارە تەندروستیەک پەیڕەوەکەین لەکردنەوەی مزگەوتەکانە بەڵام ئەگەر نەشبوو هیوادارم ئەو خەڵکانەی کەوا عیبادەت و تاعەتیان لە مانجی ڕەمەزانی پیرۆزە لە مزگەوتە بە ئەنجامگەیان لە ماڵەوە بە ئەنجام بگەین ئەمە خاڵێکی تر بەشێک لە خەڵکانی ئێمە هەبوو هەوڵیانەدا بەخێر بەشداری لە مزگەوتەکان بکەن بە تایبەتی مەسەلەی ئیفتار و ڕۆژ و بەشداریکردن لە هەڵمەتەکانی ڕۆژ و شکاندن یان دابینکردنی خورمە و ئاوی خواردنەوە بۆ مزگەوتەکان ئەوە خۆی لە خۆیدا خێرێکی گەلە گەورەیە بەڵام دەکرێت ئێستا لە بەدیری ئەوەی دەیان بنە ماڵە و عائیلەی هەژار هەیە لە هەرێمی کوردستان بتوانین بەدەستە جەمعی لە بواری ئابوووریەوە ئەوانەی خێریان کردووە دەستی یارمەتی و هاوکاری لە بۆ ئەو خەڵکە هەژارە درێژ بکەن بۆ ئەوەی هەمومان پێکەوە هاوبەش و هاوکاری یەکتر بین بۆ بەڕێکردنی ئەم قۆناغا. دکتۆر عەبدوڵڵا هەرچەنە و پێشتر وتم کۆتا پرسیار بەڵام پرسیارێکی پێویستم بۆ دروست بووە ئەویش سەبارەت بە پرسی زەکات کە مسلمانان وا ڕاهاتون بووە بە عادەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زەکاتەکانیان دابەش دەکەن ئامۆژگاریتان چییە بۆ ئەو مسلمانانەی کە نیەتیان هەیە لە زەکات لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابەش بکەن پێشی بخەن یاخود لە سەرەتای مانگەکەدا دابەشی بکەن بۆی کە ئەو مسلمانانەی کە لە هەرێمی کوردستان زەرەرمەند بوون بەهۆی ئەم نەخۆشیەوە یاخود سەرچاوەی داهاتیان لەدەستداوە بەڵکو سوودێکی لێ ببینن چیتان هەیە لەم بارەیەوە زۆر سپاس دەکەم. بەڵێ بەهۆی ئەو بارودۆخی بەسەر هەرێمی کوردستان هات لە نەخۆشی کۆرۆنا بە تایبەتیش لە بواری ئابووریەوە ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان لە ڕۆژی 10/4/2020 فتوایدا کەوا دەکرێت زەکات پێش بخرێ لە ڕووی شەرعیەوە گونجاوە و ڕێگە پێدراوە زۆر ئاساییەکەوە زەکات پێش بخرێت چونکە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە پێغەمبەری پرسیوە صلی الله تعالی علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگای پێداوە کەوا زەکاتەکەی خۆی پێش بخا بۆیە ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان تەکید لە فتوای ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان دەکەینەوە کەوا شتێکی پیرۆزە و بە باشی ئەزانی کەوا هاوڵاتیانی کوردستان هەوڵ بدەن زەکاتەکانی خۆیان پێش بخەن هەتا سەرفترا لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز سونەتە لە کۆتاییەکەی واجب ئەبێ ئەگەر بێت و هاوڵاتیان سەرفترەکانی خۆشیان لە سەرەتای مانجی ڕەمەزانی پیرۆز دابەشی سەرخانەوەدا هەژار و فەقیرەکان بکەن بۆ ئەوەی هەمومان ئەو قۆناغە سەختە ئابووریە کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە هاوشانی جیهاندا بە شێوەیەکی گشتی قۆناغەکە تێپەڕێنین بۆیە تاکید لە دەوڵەمەند و خواپێداوەکانی کوردستانەکەمەوە پێیان دەڵێم ئێوە لە قۆناغی زۆر سەخت ڕۆلی کاریگەرتان هەبووە لە خێر و سەدەقە و چاکە بەسیەتی گرنگی خێر و سەدەقە و چاکە کە زیاتر لە 120,000 لە قورئانی پیرۆز تاکید لە خێر و سەدەقە و چاکە کراوتەوە بۆیە ئێوە دەوڵەمەندەکان خواپێداوەکان قۆناغی گەلێک سەختیان لە بواری ئابووریەوە هاوکاری خەڵک کردووە و قۆناغەکەتان بەڕێ کردووە دەکرێت ئەم ڕەمەزانش بە دەرفەتێک بزانین هەم زەکاتەکاتی خۆتان پێش بخەن و هەم دەستی خێر نەبڕن ئاور لە خەڵک بدەینەوە زۆر کاتەکەشتان دەگرن بەڵام بابیر لە فەرمایشتێکی پیرۆزی پێغەمبەری خوا بکەینەوە کە پێغەمبەری خوا فەرمی ئیتەقی النار وەلەو بشقی تەمرە یعنی بە نیو لەتا خورمایەک بتوانە خۆت لە ئاگری جەهەنەم پارێزە جا ئەوەی کەوا تۆ بتوانی لە مانجی ڕەمەزانی پیرۆزە دڵی خانەوەدەیەک بۆ
گفتارکردن خۆش بکەی ئەوە بەخێر و بایەخێکی یەکجار زۆری هەیە لە لای خوای پەروەردگار و لە دوا ڕۆژدا. بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سایی سەرۆکی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان، سپاس.